ئێمە ئەو ژمارەی یاسایی پەرلەمانتارانی کوردستان واژومان لەسەر پرساندنی بەڕێز سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان کردووە بە پێی مادەی 68 و 69 و هەفتای پێڕەوی نێوخۆی پەرلەمانی کوردستان لەسەر بڕینی 121 و 121 کە و 118 موسەی موسەخۆرانی هەرێمی کوردستان کە پێمان وایە ئەم لێبڕینە نایاساییە و پاڵپژ نییە بە هیچ بڕگەیەکی یاسایی بۆیە ئێمە پرساندنمان ئەنجام داوە. بڕیارەکە پێچەوانەی پرەنسیپی یاسای مەبدە تەدەرروج القانونیە بە شێوەیەک ئەم پلەبەندیە دەبێت ڕەساو بکرێت واتە نابێت هیچ دەقێک لە بڕیار پێچەوانەی یاسا بێت و هەروەها یاساش نابێت پێچەوانەی دەستور بێت. بەڵام بڕیارەکە بە تەواوی پێچەوانی ئەم پرەنسیپە قانونیەیە و ئەوە حیساب نەکردنە بۆ یاسا لەم بابەتە بە قەرز هێشتنەوە یاخود لە هەر دۆخێکی تری ئابووریدا ئەم بڕە قەرزە بداتەوە بە موسەخۆران. سێ بە ئەنقەست یان ژمارەیەک ئاشکرا کراوە بە ئەنقەست یا بە غێر ئەنقەست لە میدیاکانەوە دەگوترێ موسەخۆرانی هەرێمی کوردستان 1,250,000 ڕاستە ئەوەی کە موسە وەردەگرێت 1,250,000 بەڵام بەشێکی زۆری لەوانە 150,000 وەردەگرێت. ئەم پێم وایە ئەوەش بەڕاستی بە ئەنقەست بێیان نا زۆرێکە لە پاساو هێنانەوە بۆ لێبڕینی موسە کە خەڵک وادێتە بەرچاوی کە ئەم 150,000 هیچی لە نیم ملیۆن یا ملیۆنێک کەمتر پارە وەرناگرێت بۆیە موسە بەش ناکە. ئەمە پەسەند کا کە حکوومەت پارەکەی بەشی موسە ناکە و ئەو کاتە پێویستە حکوومەت هەموو ساڵێک لە مانجی دەدا پرۆژە یاسای بودجەی خۆی بنێرێ بۆ پەرلەمانی کوردستان و ئەو کاتەی دیاری دەبێت کە ئەم بڕەپارەیە بەشی موچە و بودجە تەشغیل دەکایان ناکە. بۆیە بەڕاستی دیسانە کە ئەمە کارێکی نایاساییە. ئایا حکوومەت چۆن بە بڕیارێکی کارژێری مافێکی بە یاسا دابینکرا و دەستکاری دەکات؟ موسەی 5 مانجی ساڵی 2020 بە تەواوی ون بووە، دیار نییە چی لێ هاتووە بۆ کوێ چووە. ئەم هەنگاوەش بەڕاستی ینی کارەساتێکی دیکەیە لەسەر موسەی موسەخۆرانی هەرێمی کوردستان. من پێم وایە داهاتی هەرێمی کوردستان سەرجەم داهاتەکان ئەگە بە شێوەیەکی ڕێکوپێک کۆ بکرێتەوە و بە شێوەیەکی دادگەران دابەش بکرێ، ئەمن پێم وایە بەشی موسە بەلایانی کەم موسەی فەرمانبەران بە تەواوی دەکا و لە 30 ڕۆژی بە تەواوی دەکرێت دابین بکرێت. نزیکەی 1,200 ملیار داهاتی هەرێمی کوردستانە ئەگەر وەکو باسم کرد بە شێوەیەکی ڕێکوپێک و لە دەستێکی ئەمین دابێ بە تەواوی کۆ بکرێتەوە بەشی بەلایانی کەم موسەی موسەخۆرانی هەرێمی کوردستان دەکا. بۆیە ئەگە بڵێ لەوانەیە لە راپۆرتەکەی بگوترێت کە داهات بەش ناکە، ئەمە پێمان وایە کە داهات بەش دەکا و ئەگەر فەرزەن هەر بگوترێت داهات بەش ناکە، ئێمە لێرەوە ڕای دەگەین دیسان لەم هۆڵە فەرمیەدا کە ئەگەر پێتان وایە بەش ناکەن فەرمونون ئێمە ئامادەین بابێن لیژنێکی بۆ پێک بێنین سەپەرشی داهات بکە لە هەرێمی کوردستان هەمووی کۆ بکاتەوە بە شێوەیەکی ڕێکوپێک بەڵام بە میساقێک کە کەس دەستی نێنێتە ڕێگا. ئەگەر بەشی نەکرد ئەمە دێم ئەلێرانە لەم شوێنە وعد بێ داوا لێبوردن لە خەڵکی کوردستان دەکەم و لەم پەرلەمانش دەستمە دەرەوە ئەگەر نەمانتوانی موسەی موسەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکەین. بەڕێز سەرۆکی پەرلەمان، وەڵاهی ئەوەی کە باس کرا ینی راپۆرتێکی زۆر کورت و پوخت بوو. ئێمە پێمان وابوو وەڵامی پرسیارەکەی ئێمە تێدا بێت کە نایاساییە کە 121 و 121 و 118 و 6 ڕۆژدارێک موسە دابەش کراوە. بەڕاستی وەڵامی و پرسیاری ئێمە تێدا نەبوو. بۆیە من هیچ بە کورتی دێڵێم ئێمە بەڕاستی مقتەنیعنین بەم وەڵامە و لێرەوەم داوا دەکەم کە بچینە سەر پرۆسەی دەنگدان لەسەر لێسەندنەوەی متمانە لە سەرۆکی حکوومەت، چونکە وەڵامەکەی بڕوا باوەڕ پێکراونی بۆ ئێمە و دەبوو بەڕاستی باسی ئەوە بکە کە ئایا ئێمە کە دەڵێن ئەمە نایاساییە دەبوو بەڕاستی بەڕێزیان ئاماژە بۆ بکە کە یاسایە لەبەر ئەم هۆکارانە. بەس باسی هۆکارەکان کراوە کە قەیرانی دارایی دروست بمەش دەزانین قەیرانی دارایی هەبوو، دەزانین ینی نەخۆشی کۆرۆنا هەبووە، دەزانین کێشەی بۆ اقتصاد و ئابووری و ئاڵوگۆڕی بازرگانی و ش دروست کردووە، بەڵام بەڕاستی وەڵامی پرسیاری ئێمە نەبوو.